ئەوەی کە بیرم لێ کردوتەوە دوای فەزلی خوای پەروەردگار کە عەقڵمان ئەوەی نیشانداین کە بین نەزمێ تەرتیب بکەین لە شێوەیەکی نوێ بچێ ئاسانیش بێ بۆ هەموو کەس پەیکەری ئێسک پەیکەری ئێسک لە هەموو مانا هەیە طبعاً ئێسک زۆر زۆرە لە بەدەنی ئینسان بەڵام من چەند ئێسکێک باسەکەم بۆی ئیشە ئیداریەکانمانی لەسەر دروستکی پەنجەی هەر یەکێکمان سێ جومگەی تایە هەر پەنجەیەکیش لەناو لەپی دەستە پشتی دەستەوە ئێستانێکی تر پەیوەستی کردوتەوە بە مەچەکە ئەم پەنجانە ئەم جومگانەی پەنجە ناون دەستە هەر دەستەیەک سێ جومگەی کەوابوو هەر دەستەیەک لەم ڕەوتە سێ کەسە ئەم سێ کەسە ڕەبتە بە یەکێکی ترەوە کە لەناو ئەم لەپی دەستەیە یان لە پشتی دەستای ئەمانەی لە جومگەکەیان پیانەوترێ هاودین ئەم هاودینە بە ڕێزانە ئەوانن کە 15 کتێبی یەکەمە خوێنن ئەم 15 کتێبی یەکەمە ئەو کتێبانە کە ئێستا بە فەزلی خوای گەورە نزیکی 13 چاپ کراوە بە جۆرێک لە جۆرەکان هەیە کۆپیە بەڵام ئینشاڵڵا هەموو یەکێتە بەردەست بە حەول و قووەتی خوا ئەمەش لایەنی عەقیدە فکر قورئان سیرە فقه بانگەواز سیاسەت ئەخلاق تەزکیەی نەفس هەمووی ڕاحەیەت کراوە ئەم خانانەیەت کە تیکرارە بنەوە دیسە بەڵام بە کتێبی تر بۆ نمونە لە عەقیدە 4 کتێب باس کراوە جیهان بینی پوختەی پایەکانی باوەڕ شایەتمان 4 زاراوکەی قورئان لە قورئانەوانیە تەجوید تفسیری سورەی ممتەحینە لە سیرە و سونەتی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام لە ئاسۆی فەرموودەوە لەگەڵ کورتەی سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام لە فقه چەسپاندنی شەرع لەگەڵ کورتەباسی نوێژ لە بانگەوازە ڕێبازی بانگەواز و ئومەتی مسلمان لە ڕەفتار و ڕەوشتا ڕەوشت لە ڕوانگەی باوەڕەوە لەگەڵ برایەتی دینی لە ڕووی فکری سیاسی و تاریخی فکری سیاسی و ڕمان و ڕامان و هەروەها ئەم کۆمەڵە کتێبە برای خوێنە کە ناوی هاودینە ئەم هاودینانە هەمومان وەکو یەک ئێستا لەم مەرحەلەیان کە هەمومان وەکو یەکەی خوێنی بەڵام لەبەرەوەی هەندێ برا هەیە لە هەندێکی تر شارەزاترن یەکێک عمری زۆرترە یەکێک خوێنەواری زۆرترە یەکێک کولی شەریعی تەواو کردووە یەکی کە قورئانی زۆرتر لەبەرەوە عەرەبیەکەی باشە و یەکێکی تر چاوکراوەترە و هەندێکمانە ببینین بە مامۆستای هەندێکی ترمان واتە هەر کتێبەکانی بۆ تەوفیرەکەین بۆی ئەهێنین کەوابوو هەر سێ جومگەی هاودین پێویستیان بە هاوبیرێک هەیە ئەمە 4 کەس دەستێکیش کە ئەم جومگانەی تایە 15 هاودینەکە لەگەڵ 5 هاوبیر هەر مەچەک لە مەچەکت بەرەو خوارەوە 20 ئێسقانە 5یان مەسئولن لە 15کەی تر ئەم 20 کەسە ئەبێ حتمەن ئیداریەک هەبێ بیان بابەڕێەوە ئەم ئیداریە کتێبەکان تەوفیرەکە لە سەتاسەیەکان وەرەگرێ سەرپەرشتیانەکە پەیوەندیەکانیانە بەستێتەوە بە یەکەوە بزانە چێ بێ مامۆستایە چێ مستەوای چۆتە پێشتر لەم بابەتانە یەکێکی تریان لەگەڵایە ڕاوێژکارە ئەم ڕاوێژکارە پیاوێکی بەتەمەنە کەسێکی بە ئەزمونە عەقلی بە سیاسەت و ئیدارە و نەزم و شەرع و ئەمانە باششکێ بەڵام ئەمە شارەزای شەرع نییە زۆر بەشی خۆی پێ لە دینەکە تێبگا بەڵام ئەمە خۆی ناکا بە مفتی چونکە ئەمە ئیشی مفتێتی نییە ئەمە شورتی مرورە بۆ نمونە کەوتمان ئەمە پۆلیسی مرورە معناوانێ بڕوا بێ پۆلیسی گومرگ یەکێکی تر پۆلیسی گومرگە ناڕوا بێ بە حەسحەسی شەو پاسەوانەتی شەو بکە هی دوکاندارەکە هەر یەکە لە شوێنی خۆیەوە ڕۆڵی خۆیە بینێ هەمووشیان پۆلیس ئەم ئیداری و ڕاوێژکاریە پێویستیان بە برایەکی تر هەیە کە ئەو برایانە بناسێ هاتو چۆیان بکە لێکۆڵینەوەیان بکە بزانێ
جاسوس نین خوانە خواسەیەکێ بە جاسوسی هاتووەتە ناومانەوە یا سەربەلایەنێکە و نێراوە یا شتێکی لەم بابەتە ئەم برا بەڕێزەش لە هەمان کاتە لەمە ئەکۆڵێت منیش کە وەختە خەبەر مەدەنیاڵێن ئێمە ئەوە 15 هاودین بۆ نمونە لە پیتەبۆرۆین کاکە ئێمەوە 15 کەسین و 5 برای بەڕێز بوون بە هاوبیر لەگەڵمانە اونجا برایەکمان ئیداریە و ڕاوێژکار فلان کەس خۆماندامان ناوە و هەستەوانێکیش هەیە لەگەڵمانە ئەڵم باشە وەڵام منیش نوێنەرێکی خۆم حەزەکەم لە ناوتانە هەبێ بۆی مباشر ئەم قسانە من بخۆم بە نوێنەرەکە ئەڵێم ئەو پێتان بگەێنێت تەواو نوێنەرێکی ئێمەش لەوێ ئەبێ ئەو کات ئەم نوێنەر و هەستەوان و ئیداری و ڕاوێژکارە ئەبن بە ئیدارەی ئەو 20 کەسەی خوارە و لەگەڵ ئەمیرەکەی خۆیان کە هاوڕێیەک واتە ڕوتبەی سێەمە لەگەر وەرەقە و قەڵەمتان لابێ و کە من قسەکانەکەم لای خۆت ڕەسمیکەی وردە وردە لەگەڵ قسەکانما دێ پێشێ چۆن ڕەسمەکە لای تۆش تەکمیلە ئەبێ لە خوارەوە 15 هاودین لە سەروتر 5 هاوبیر لەسەرۆش 5 ئیداری تر ئیداریەکان یەکێ ئیداریە ئیدارە و مالیە یەکێ ڕاوێژکارە یەکێ نوێنەرە یەکێ هەستەوانە لەسەرەوەش هاوڕێ ئەمە پێی ئەوترێ پەل هەموو جەستەیەکیش 4 پەلی هەیە ئەم پەلە 25 کەسەی کە دروست بوو تەماشاکەین خۆی لە خۆیان بووە بە نەزم و ئیدارەیەک بێ ئەوەی ئوسلوبێکی حیزبی بگرینە بەر و تەسکی حیزبی و ئەمسەراوسەر کۆبوونەوەی حیزبی بەڵکو هەر بۆ خۆیان هەرێکە لە ئاستی خۆیەوە ئەمەی دروست کردو سەیرەکەین ئەم مەجموعە برایە بۆ نمونە لە پیتەبۆرۆن لە پیتەبۆرۆ برایەکی بەڕێزی لێیە ئەم برایانە دەوریان لێداوەڵن کاکە بێ زەحمەت پێمان خۆشە کە جەناب سەرپەرشتی ئەم 24 برایە بکەیت و وەڵا پێمان خۆشە ئەم برایە هەستەوانەوە ئەمە ئیداری و من ڕاوێژکارە و لەناو خۆمانە دیاریمان کردوون و ئەم 5 برایش دەرسەکان ئەڵێنەوە لە خوارەوە 15 برایی تر هاودین و پەیوەندیمان کردو بە کرێکارەوەش دوێتی وەڵام منش پێم خۆشە فڵان کەسیش با نوێنەری من بێ لە ناوتانە ئەم برایانەی پیتەبۆرۆ لە ناو خۆیانە ئەم پەلە پێک دێنن سیرەکەی برایانێکی تریش لە ئیپسویچ ئەڵێن وەڵام بۆ ئێمە مشتێکی زۆر باشە جاخوانەی پیتەبۆرۆ لە ئێمە ئازاترن خۆ ئەوان کەمتریشن ئێمە زۆرتریشین و توانین زیاتر هەوڵ بدەین و ئەسڵاو لەم لامانەوە ئەو فڵان شارۆچکەی بچووک لەو لامانەوە ئەو تاونانەی ترکە هەیە و مسلمانی باشی لێ وەڵا حەقە یەکتر بناسین و دەی وردە ورداوانیش تەرتیبە بنەوە سیرەکەی لەوێش پەلێکی کە دروستە بێت لەوێش 15 هاودین هەیە 5 هاوبیر هەیە ئیداری و ڕاوێژکار و هەستەوان و نوێنەری ڕابەری لەوێش دروست بووە پەلێکیکە لەوێ دروست بووەمە پەلی 2 سەیرەکەی لە خوارەوە لە پۆرت سمۆت لەوێش مەجموعە برای لێ بەڵام کەمن بەڵام لەگەڵ ساڵسبۆری یان لەگەڵ بریستۆڵا یەکە گرنەوە ئەوانیش پەلێکیکە دروست دەکەن سەیرەکەن لە ئۆکسفۆردیش مەجموعەیە برایتری لێیە ئەوان و دەوروبەری خۆشیان ئەوانیش سەیرەکەی لەوێ پەلێکیان دروست کردووە لە ئەترافی لەندەن جەستەیەک پێک هاتووە 4 پەلی لێیە بەڵام لەندەن بۆ خۆی ئەبێتەوە بە لە قەڵەواڵغی ناوشاری لەندەنە خۆی جەستەیەکیکە پێک دێنە لەبەرەوەی زۆرن سەیرەکەین هەر جەستەیەک کە کۆیانەکەین و هەر پەلێک 25 کەس بوون هەر جەستەیەک ئەبێ بە 100 کەس زائید ئەمیرەکەیان 101 ئیداری دارایی ئەمنی ڕاوێژکار نوێنەر ئەم جارە دوشتی نوێیان بۆ هاتووە پەروەردەکار و ئاڕاستەوانی شەرعی ئەم جەستەیە بووە بە 108 کەس هەشتیان شوران بە ئەمیرەکەیانەوە 4 سەرپەلی پەلەکانی خوارێشی لەگەڵە هیوادارم هەرچەنە ئەمە ئەبوایە نمونەیەکتان لە بەردەستا بووە بەڵام تەسەووری جەستەکە بکەن سەرێکە 12 کەسی تیا شوران یەکیان هاوکارە ئەوانی تر لەگەڵ یا هەریەکە لە ئەوانی تر ئاڕاستەوانی شەرعی و ئیداری و دارایی و ئەمنی و ڕاوێژکار و نوێنەر و پەروەردەکار و ئەمانە لەگەڵ 4 سەرپەلەکەیە بوونەتە ڕاوێژکار و هەمویان لەسەرەوە 12 کەسن
ئەمانە شوران سەرپەرشتی ئەو چوار پەلە ئەکەنەوە. پەلێک لە پیتەبۆرۆیە، پەلێک لە ئیپسویچە، پەلێک لە پۆرتسمۆثە، پەلێک لە ئۆکسفۆرد. ئەمە جەستەیەکیان پێکەناوە. یان تەبان بڵێن ئەگەر لەگەڵ لەندەنە هەمویان بوونەوە بەیەک، با بڵێن بۆ نمونە هەمویان بوون بەوەی کە بڵێن جەستەیەک لە لەندەن پێک هاتووە و ئەوەش فەرعەکانێتی. جەستەیەکی تر لە شوێنێکی ترەوە ئەم جارە سەیرەکەی لە بێرمەنگە هەم دروست بووە. ئەو برانەی داربی لەناو خۆیانە ئەوانیش پەلێکیان دروست کردو. 15 هاودین 5 برا دەرسیان پێڵێن. هەر سێ کەس و برایەک دەرسیان پێڵێ. ئەوانیش لەناو خۆیانە یەکیان بووە بە ئیداری، یەکیان بۆ بە ڕاوێژکار پرس و ڕای پێەکەن و چی بکەین و چی نەکەین و برایەکی بەڕێزە و لە ناویانەوە بە ئەزمونە و بە عمرە و 40-50 ساڵ عمرێتی و شەرنی ئەم 40-50 ساڵە دانیشێنینەوە ئەم دەرسانی هەموو پێ بڵێنەوە. بەڵام لەوانەیە بۆ خۆی لە سیارەکەی هەیەی و کە لێ خوڕێ گوێی لێگرێتەوە وردە وردە ئەویش ئەفکارەکان هەمووی وەرەگرێت. ئەنجا هەستەوانێکیش لەناو ئەوانە هەیە، دیسان نوێنەرێکیش لێوە دیاری کراوە و لەگەڵ ئەم مەجموعە برایانە لە داربی بۆ خۆیان بوون بە پەلێک. سیرەکەین لەم لاوە لە نۆتنگهام ئەوانیش بە هەمان شێوە مەجموعەیە برایلەیە پەلێکیان بۆ خۆیان دروست کردو. لەوانەیە لەگەڵ لیستەرە دروستیان کرد. نزیکن لە یەکترەوە هاتوچیان لەگەڵ یەکتر هەیە و مەجموعەی برای ڕێک و پێچی لێ لەوێ ئەوانیش بۆ خۆیان پەلێکیان دروست کردووە. خوارەوە کۆڤەنتری و ستراتفۆرد و ئەمانیش لەو دەوروبەرە بڵێن پەلێچکیان دروست کردووە لەگەڵ ئەوانەی ناو بێرمەنگەهام. ئەوانیش بۆ خۆی پەلێچکیان دروست کردووە کەوا بوو بێرمەنگەهام و دەوروبەریشی جەستەیەکی لێ. ئەوانیش 108 کەس کۆبوونەتەوە. ئەمە 108 و ئەوەی لەندەنیش 108 نفوزێکی زۆرە. سیرەکەین ئەم جارە ئەوانەی مانچستەر و دەوروبەریشی بە هەمان شێوە، ئەوانەی لە لیدسن ئەوانیش پەلێکیان بۆ خۆیان کردوت. ئەوانیش برایەک بووە بە هاوڕێ، 4 برایتر وەکو مەسئولیەت هەڵیان گرتو ئیدارە و مالیەکە بەدەست یەکێکیان و یەکیان ڕاوێژکار و یەکیان هەستەوان و یەکیان نوێنەرە. ئەم 5 کەسە سەرپەرشتی 20 کەسەکەی خوارەیەکەن، 5 هاوبیر و 15 هاودین. ئەوانیش پەلێکیان دروست کردووە. اینجا دۆنکاستەر و شفێلد و ئەوانەش پەلێکیان دروست کردووە، یا لینکۆڵن یا لەو شارانی ترکە. لە لیڤەرپۆڵیش مەجموعەیە برایلێ و لە ئەترافی ئەوانە ئەوانش پەلێکیان دروست کردو لەگەڵ ئەو پەلەی ناو مانچستەر. ئەوەش بۆ بەجەستەیە کەوابووی ئێستا ئەتوانین بڵین ئەگەر لە بەریتانیامان بە نمونە هێنایەوە، بەڵێ نیوکاسڵیش باشەوە کاک محەممەد عاجز نەبێ لەوێ. بەهەرحاڵ هەر لەم مەجموعە برایانە سەیرەکەین 3 جەستە لانی کەم پێک هاتووە. ئەگەر لەندەن و ئەترافیمان هەموو بە جەستەیە حساب کرد، هەرچەنە ماشەڵە زۆری لێە، بەڵام با بڵێن لەندەن جەستەیەکە، بێرمەنگام جەستەیەکە، مانچستەر و ئەترافیشی دەستەیەکی تر. قسەکەمان ئێستا هەر لەسەر بەریتانیا بە شێوەیەکی گشتی، بەس ئەمە تەڵەن مەنعیەوە ناکات لە کوورانە و یەکێ لە سەیداوایە و یەکێ لە گەڕەکی ئازادیە و یەکێکی کە لە هەرێکە لەم گەڕەکانەیە، یعنی یا کابرایشکە لە سنە دروستی کردو، یەکێکە لە سەرپێڵی زەهاوە، یەکێکە نازانین لە کەلار دروستی کردو. بەڵام مهمەوەی بەم هەیکەلە ئەڕوا بێ ئەوەی هەڕەمی حیزبایەتی تیابێ، تەوجیهێکی گشتیە بۆ هەمووان، کتێبەکان لە بەردەستی هەمووانە ئەوێ، زەمینەیەکی فکرێکی علەنی ئاشکرا و ڕوونە بە کتێب خراوەتە پێشچاوی هەموو کەس، هیچ مخابراتێک خۆی ماندوو نەکا بڵێ چۆن بیانگەمێ، هەر بێ لە سایتەکانە یا لە جۆمان لێ بگرێ بۆ خۆمان هەموو شتێکی بۆ ڕوونەکەین. پێویست بۆ هەموو عەزەتەش ناکە چرپە چرپ و پارە سەرفکردن بزانێ وڵات چۆن ئەو کتێبە سەرفکاو یا ئەوان بێنێتە پێش. بۆ نمونە بابێمەوە سەر بابەتەکە، 3 جەستە لە بەریتانیا هەیە، لە لەندەن، لە بێرمەنگام، لە مانچستەر. ئەم مەجموعە برایە لە ناو خۆیانە 380 یعنی 324 کەس، تەڵەن برایەکیشە بێ بە مەسئولی هەمووان سەرتیبی بێوترێ
ئەبێ بە 325 کەس 325 کەس لە بەریتانیا هەیکەلێکیان هەیە هەیکەلێکی عازمی بڵێن 3 هەیکەلە بوون بە کاروان بوون بە تیپێک إذا كنتم 3 فأمروا أحدكم أما 3 وجبا بۆ خۆی برایەک بۆ بە ئەمیریان ئەمانە ئاراستەوانی شەرعیان هەیە لە ناوخۆیانە پرسوڕای شەرعی هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو کەسە ئەو کاتە ئەگەر بمانوێت کێشەکانمان وردە وردە حەل ببن ئاوا حەلە بن ڕەئیە سیاسیەکانمان ڕەئیە فقیەکانمان ڕەئی فکریمان شیکاری سیاسیمان ڕاوبۆچوونمان ئەدەب و ڕەفتارمان باری کۆمەڵایەتیمان ژن و ژنخوازی و کێشە کۆمەڵایەتیەکانمان ئاوا وردە وردە تێکەڵاو یەکە بینەوە سەیرەکەین پاش فترێک دەتوانین مؤتەمەرێ بگرین 325 کەسە بەڵام ئەڵێین تکایە ئەو کەسانە بەشدارە بن کە لە هاوبیر بەرەو ژوورن مەسئولیەتەکانیان لەسەرشان ئەم 3 مەجموعەیە گەرێت لە لای خۆتانەوە ڕەسمتان کردبێ 3 جەستە هەر جەستەیەک 4 ئیداری تایە کەوابوو 12 ئیداریت هەیە 12 ڕاوێژکار ئەمش لای خۆم بینوسم 12 هاوڕێیە 12 نوێنەرە 12 هەستەوانە 12 ئیداریە 12 ڕاوێژکارە ئەمە 60 کەس شوراکانیشت لەسەرەوە هەیە هی جەستەکان 3/24 تۆ 84 کەس ئەمیرەکەشیان 85 کەست هەیە بەس لە بەریتانیا کە مەسئولیەتیان هەڵگرتووە جگە لە هاوبیرەکان هیوادارم واضح بێ ڕۆشن بێ لە بەرچاوی ئەم عەزیزانە کە باسم کردم لە جەستەیە کاتۆ هەروە تەسەوور کە خۆت کە بە پێوە بوەستی 4 پەلت باڵ تۆزە بکەیتەوە تەماشا بکەیت لە جەستەی باڵتەوە بۆ نمونە لە جەستەتەوە باڵی ڕاستت لە دەفەی شانەوە دێتە قۆڵت 2 ئێسقانی تایە دەیتە بازوو 2 ئێسقانی تایە لە مەچەکە ترازەی دەی 5 ئێسقان لە پشتی دەستایە ئەنجا پەنجەکانی پێوە ڕەبتە هەر یەکێ لەم پەنجانەش 3 جومگەیان پێوەیە 3 ئەمە هاودینەکان ئەنجا 5 هاوبیر ئەنجا ئیداری و ڕاوێژکار ئەنجا نوێنەر و هەستەوان لەسەرەوەش هاوڕێیەکە ئەمە 25 کەس 4/25 بوو بە 100 8 کەس شورایە لەسەرە لەگەڵ 4 سەرپەلەکان ئەبن بە 12 کەس کەوابوو 108 کەس ئەم تەشکیلەیە پێک دێن من ئەمەوێ برایانی عەزیزم ئەمە لە ناو خۆتانە تەشکیلکەن بۆی ئەرکەکان لەسەر من کەم بێتەوە ئیشەکان هەمووی وا ئەڕوا چونکە ئەگەر ئێمە ئێستا بمانەوێ ئەمە بکەین بە مەیدانی عملی بڵێن وڵا پێویستمان بەوە هەیە کاکە مەجموعەیە برا بڕوا و تەنزیمیان کا ئەمانە باشە ئێمە چەند کەسمان پێویستە بگەڕێ لەم بەریتانیا هەر جەستەیەک 2 نەفەری متەفەرریغیەوێ 6 کەس متەفەرریغ بێ بۆ ئەم تەنزیمە زۆریەوێ بەڵام ئەگەر ئێمە بەم شێوەیەمان لێ کرد دوای فترەیەکی تر کارە ئیداریەکان منەظەمتر چووە پێشەوە ئێمە سەیرەکەین بەشێکی زۆر گەورەمان لەمە بردوۆتە پێش ئەنجا تۆ تخەیل کە بڵێ ئەمە لە بەریتانیایە ئەڵمانیا ژوا گەورێ ئەڵمانیاش تۆ کەوتت شتوتگارت و نۆرنبێرگ و مینشن و ئەمانە لە خوارەوە ئاوگسبۆرگ و دێو بۆ سەرەوە بۆ مەنتقەی کۆڵن بۆخم ئێسن بۆ ئەمانە ئەوەندەی تر زۆر بەڕێ بەرەو مەگدیبۆرگ و ڕۆژهەڵات دێو بەرەو خواروتر بەرەو وەسەد بەرەو شوێنەکە هەر یەکێک لەمانە پڕە لەم برا عەزیز و چاکانە کەوابوو تۆ لە هەر وڵاتێک لە وڵاتە گەورانە تەبعاً کە هەیە خاستن جالێی کوردی لێیە ئێستا ئیتالیاش زۆر بوونەتەوە لەوێ یۆنانە ئیتالیا سویسرایە نەمسایە بەلچیکایە ئەنجا دووە لە ئەسکەندناڤیەکانی ئەوانەی شیمالە جگە لە ئیسلەندا فنلەندا و سوید و نەرویج و دانیمارکەوانەش بۆ خۆیان جەستەیان لێ پێیابێ کەوابوو ئێمە ئەگەر بێت و ئەمە ئاوە وردەکارانە حساب بکەین عەزیزانی من
ئیشەکەمان زۆر منەظەمترە ڕوا زۆر ڕێک و پێکتر ئەڕوا زۆر زووتر وزەکان لە لامان کۆبنەوە ئەو کاتە بۆ نمونە من ئەڵێم تکایە لە ژوورێکا من ئەمە دانیشتنێک بکەم لەگەڵ هەموو ئەو برابەڕێزانەی کە چاودێری ئیدارین لە هەموو جەستەیەکە چاودێری ئیداری هەیە چاودێرە ئیداریەکان بۆ نمونە 3 جەستە لە بەریتانیا بوو 3 چاودێری ئیداریە ئەم چاودێرە ئیداریانە سەرپەرشتی 4 ئیداری ترەکەنەوە لە 4 پەلەکانە کەوابوو 15 چاودێر 15 ئیداری هەیە لەو کاروبارەنجا من ئەتوانم چەند ڕۆژێک باسی ئەم شتە ئیداریانە بۆ ئەوان بکەمەوە یا ئەوەی هەستەوانە یاوەی نوێنەری ڕێبەرێتی ئەوانی ڕاوێشکارە یا ئەوانەی لەم بابەتێ ئاوە وردە وردە خۆمان بە تەعلیماتێک بە تەخەسوس بە زەبتێکی ئیداری کاروبارەکانمان ڕێگەخەین ئەنجا ئێمە عقوبەی قانونیمان نییە وەکو هی سیارەکە کەوتمان تۆ بێ بە زەبتێکی ئیداری بڕۆی بەڵێ حەزت لێ سیارە لێ بخڕی بەڵامە بێ بە پێی ترافیک لایتەکان بڕۆی چونکە بە پێی قانونە تۆ ناتوانانی لە سایتێکی ترەوە بڕۆی هەر بێ بۆ سایدەیە بڕۆی کە خۆ کە بۆت ڕسم کراوە کە سوور بۆ ئەوەستی ئەجینا عقوبە وەرەگری عقوبەکە شتی ئیداری نەماوە ئەمجارە بۆ بەهی یاسایی زەبتی قانونی و قەزایی ئێمە ئەوەمان نییە هەموو احتیما دەکاتە سەر دوای خوای گەورە خۆشەویستی و دۆستایەتی و محەبەت و هیمەتی بەرزی خۆمان کە چۆن ئەم کارە ببینە پێشتر لەبەرەوە هیوادارم عەزیزانی من باش تێگەیشتە بن لە ڕوونکردنەوەکەم هەرچەندە خۆی ئەگەر بە ڕەسمێک لەبەر چاومان بواە ئاسانترە بوو بەڵام بۆ ئەوەی زۆر قورسیش نەبێ هەیکە لە عەزمیەکەی خۆت بێنەرە پێش چاو ڕاوەستە و 4 پەلت درێژکە هەر باڵێکت هەر پەلێکت 25 کەسی پێوەیە پەنجەکانت 15 کەسن 5 ئێسقان لە ناو پشتی دەستا هەیە هاوبیرن ئەنجا 5 کەس لە سەروترەوە مەسئولنی ئیداری ئەمە مەسئولی ئیدارین ئەجینا هەمومان وەکو یەکین ئەمە زۆر جار تکرارەکەم و ئێمە هەمومان وەکو عەمودی کارەبا وەستاوین عەمودی کارەباین هەمومان بە قەدەر یەکین باڵامان بە قەدەر یەکە بە قەدەری کشتە ئەرزەکە هەمومان سیمان بەسەر خۆمانەوە ڕایەڵ کردووە ئەم ڕەوتە بگەێنی ئەم ئەلکترۆنی ڕۆشن فکریە بگەێنینەوە بە کوردستان لەناو خۆمانە محەویلەیەکمان ببێت لەناو خۆمانە فەحسی خۆمان بکەینەوە لەناو خۆمانە پەیوەندیەکی بە قووەت و تند و تۆڵمان پێکەوە هەبێ هیچ تەلێ نەقرتێ لە ناومان ئەمە مەسئولیات پێویستە هەرێکە مەسئولیەتی هەڵ بگرێ بەڵام کەس لە کەس گەورەتر نییە لە ڕووی تەنزیمیەوە هەمومان وەکو یەکوین ئێستا هەرچی کەسێک 30 کتێبەکەی خوێندەوە 15 هاودین و 15 هاوبیر ئەو کاتە ئەڵێن ئەم پیاوە 30 کتێبی خوێندۆتەوە تەواو مەسئولیەتی ئەوەی هەیە کە بچێتە سەروتر بۆ ئەوی ئەم جارە هاوڕێ ئەبێ و 15کەی ترە خوێنێ هاوکارە بێ و 15ی ترە خوێنێ ئێوە برانی بەڕێزم بەس بیر لەمە بکەنەوە بە تەسەووری خۆت بیهێنەرە پێش چاوی خۆت دوای 5 ساڵی تر ئیشکردنمان لەمە بە حەول و قووەتی خوا ئەو کەسەی کە ئەبێتە هاوکار ئەو کەسەیە کە ئێستا هاودینە جەنابەت هاودینی 15 کتێبەکەمان بۆ تەوفیر کردووی و ئەی خوێنی دوای ئەبی بە هاوبیر و 15 کتێبی ترە خوێنی دوای ئەبی بە هاوڕێ و 15 کتێبی ترە خوێنی دوای 5 ساڵ 6 ساڵ تۆ بووی بە هاوکار و 15 کتێبی کەت خوێندووە یعنی 60 کتێبت خوێندووە ئەم 60 کتێبەی خوێندووتە ئەحکامی نوێژە یەکەم جارەی خوێنی دووهەم هاوبیر ئەحکامی ڕۆژووە خوێنێ هاوڕێ ئەحکامی زەکاتە خوێنێ هاوکار ئەحکامی حەجە خوێنێ یعنی تۆ لە ڕووی فقهی و عیبادەتەکانت هەموو ئیستیعاب کردو لە مەرحەلەی یەکەم تۆ پوختەی پایەکانی باوەڕە خوێنی و شایەتمانە خوێنی و عەقیدەکە فێرەبی مەرحەلەی دووهەم و سێهەم و چوارەمیش دیسان بە کۆمەڵە کتێبی تری عەقایدی هەڕۆیشت ئێستا لە فکری ئیسلامیە جیهانبینی ئیسلامیت خوێندووە لە مەرحەلەی دووهەمە کتێبی محەممەد قوتبە خوێنی هی سەید قوتبە خوێنی ئێستا بانگوازی ڕێبازی بانگوازە خوێنی وەکو داعوە لە مەرحەلەی دووهەمە مەشخەڵی ڕێ خوێنی ئێستا بوونی ئومەتی مسلمانە خوێنی و کاریگەری ئومەتی مسلمانە خوێنی لە مەرحەلەی دووهەمە ئامەن و هاجر و جاهد و ئاوە و نەسەڕ بە خوێن پێکهاتەی ئومەتەکەت لە بەرچاوە
لمرحلة سيهما علم النفس وعلم اجتماعي سياسي خويني وأمانة تشاو دكريتو بي ناحي إداري وسياسي وروشن فكرية بقوة بويتو بتواني بسبينسكس إدارة بدي إما نامانو يوكو أحزابي ترقرب على الغي دروسكين إما مانو جماعتي چي توكما ريكو بيك بقوات كسايتية عقائدي بهز كسايتية مذهبي باش كسايتية تزكي نفسي خوي كردوا رفتار روشتي خوي بارسنگ پرورده كردوا انجا استعدادي قرباني داني هيا بشو دريجة ماندونا به سط لمپرو كوسبي الربيت سرقاي اولينيان مخابرات به واخيريان مرق به باكي بهيتش عنيا بحول قوتي خواهي قورا اما روتيك ودستي داوتي وهربات السر